ئەمڕۆ هەولێر و سلەیمانی ڕۆژێکی قەڵەباڵغیان دەست پێ کردووە. 964 وردەکاری لەبارەی تەرمیە و کچەی هەولێر بڵاو ئەکاتەوە کە سەر لە بەیانی ئەمڕۆ بە فیشەک کوژراوە. لە سلێمانیش پیاوێک ئەڵێت لە باغی گشتی بێهۆش کرام و پارەم لێبراوە. سڵاوتان لێبێت و لە هەولێری پایتەخت لە ناو پیشەنگای نێودەوڵەتی کتێب هەواڵەکانتان پێ دەڵێم. ئەمڕۆ ڕۆژێکی پرزم و جۆڵ و چاڵاکی بوو لە هەرێمی کوردستان. دوو بۆنەی گەورە لە هەولێر و سلەیمانی بەڕێوە ئەچن. یەکەمیان لێرە لە هەولێر خولی 16هەمی پیشەنگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر کرایەوە. پیشەنگاکە تا 27 مانگە بەردەوامە بێت و یەکێکە لە گەورەترین پیشەنگاکانی کتێب لە سەرئاستی عێراق و ناوچەکە. زیاتر لە 1,500,000 سەرچاوەی کتێبی تێدایە. هەر ئەمڕۆ لە زانکۆی سلەیمانی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی 8مین دیداری سلێمانی دەستی پێکردووە. تایدا قسە ڕۆیشتوەکانی هەرێم و بەغدا ئەم چەند ڕۆژە شەنوکەوی ڕووداوەکان و هەڵوێستە سیاسیەکانەکەن. یەکێک لە ڕووداوە سەرنجڕاکێشەکانی ئەمڕۆ لە هەولێر کوژرانی ئەو کچە بوو کە 5 مانگ لەمەوبەر لە شوکەیەکی ئیسکان کەوتە خوارەوە. کچەکان بەیانێ لە ماڵەکەی خۆی بە فیشەک کوژراوە کە سوکارەکەی کەسە نزیکەکانی خۆیان بە کوشتنی تۆمەتبارەکەن. کاتی گەڕانەوەی تەرمەکەی بۆ ماڵەوە پەیامنێری 964 لەوێ بوو. زڕباوکەکەی قسەی بۆ 964 کرد و وتی لە خەودا بووین کە هاتوون کوشتویانە، بەڵام هێشتا دەستگا ئەمنیەکان هیچیان نەوتووە. کچەکە هەمان ئەو کچەیە کە مانگی 11 ساڵی ڕابردوو لە شوقەیە کەوتە خوارەوە ئەو کات دەستی تۆمەت بۆ دوو تیکتۆکچی ڕاکێشرا. لە سلێمانیش پیاوێک ئەمڕۆ خراپی بەسەر هات لە باخی گشتی ئەم شارە لە ناو کە دەکەوێتە ناو جەرگەی شار بێهۆش کراوە و زیاتر لە 4 ملیۆن دیناری لێبراوە. عوسمان عەلیتەها پیاوێکە و خۆی دەڵێت کە کەسێک هاتۆتە لای و دەرمانی داوە بە لوتی و بێهۆشی کردووە. دواییش 4 ملیۆن دیناری لەگەڵ موبایلێک و کەرستەی تریشی لێبردووە. بێگومان هەموو ئەم زانیاریانە لە زاری خۆیەوە باس کراون. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلەیمانی بە 964 وێت پیاوەکە لای پۆلیس کاڵای کردووە و بە دوواداچوون بۆ ڕاستی و دروستی ڕووداواکەین. هەر شاد بن.